تەنها سێ ڕۆژی ماوە بۆ کۆتاوادەی جێبەجێکردنی ڕێکەوتنی ئەمنی نێوان عێراق و ئێران بۆ چۆڵکردنی بارەگا و کەمپەکانی نیشتەجێبوون و چەکداماڵینی حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، بەڵام هێشتا ئەوەی تاران داوای کردووە زۆری نەکراوە. ئێران زوو بە زمانێکی تون جەخت دەکاتەوە لەوەی وا دەکە بە هیچ شێوەیەک درێژ ناکرێتەوە. عێراقیش بە نەرمی دەڵێت ناوەڕۆکی ڕێکەوتنەکە هەمووی جێبەجێ کراوە. زوم چەند زانیارێکی دەستکەوتووە کە ئاماژە بە کۆتایی جێبەجێکردنی ناوەڕێکی ڕێکەوتنەکە دەکات، واتە داماڵینی چەک و چۆڵکردنی بارەگا و کەمپەکان ڕوونادەن. ئەمڕۆ تاران لە زاری ئەمیر محەممەد ڕەزا ئاشتیانی کە وەزیری بەرگریە چەند بارەی کردەوە کەوادەی ڕێکەوتنەکە درێژ ناکرێتەوە و ناوبراو گوتی لە کۆتا ڕۆژی وادەکەدا هەڵسەنگاندن بۆ دۆخی جێبەجێکردنی ڕێکەوتنەکە دەکەن و دواتر لەسەر ئەو بنەمایە بڕیار لەسەر دۆخەکە دەدەن. ئەوەی ئێستا هەیە هێزی پێشمەرگەی حیزبەکانی ڕۆژهەڵات بنکە و بارەگا سەربازیەکانیان لەسەر سنوور لەگەڵ ئێران پێچاوەتەوە و جێگۆڕکیان پێکراوە. نەوید میهرەوەر بەرپرسی کۆمیتەی نیزامی کۆمەڵی شۆڕش گێڕان بە زوومی گوت کە هێزەکانیان گواستراوەتەوە بۆ ناوچەیەکی دیکەی چیایی لە هەرێمی کوردستان، بەڵام دوورن لە سنوورەکانی ئێرانەوە. بارەگا سەربازەکانی ئەو حیزبانە زیاتر لە ناوچەکانی چیای هەڵگورد و باڵەکایەتی چڕبوونەتەوە کە چەند ڕۆژێکە ئەو بارەگا سەربازیانە چۆڵ کراون و بەشێکیشیان لەلایەن هێزی پاسەوانی سنوور کۆنتترۆل کراونەتەوە. ئەو ڕەتی کردەوە بنکە و بارەگاکانیان لە ناوچەی زرگوێز نزیک سلێمانی چۆڵکەن و جەختی کردەوە کە نە حکوومەتی هەرێم و نە حکوومەتی عێراق وەها داوایەکیان نەکردو و گوتی لە شوێن و جێگەی خۆمانین. پێشتر زوم لەگەڵ زیاتر لە 7 بەرپرسی حیزبەکانی ڕۆژهەڵات قسەی کرد، بەڵام سەرجەمیان ڕەتیان کردەوە حیزبەکانیان قایل بن بە چەکدانان، بەڵام جەخت دەکەنەوە لە چەند مافێکیان خۆش بوون بۆی نەبنە کێشە بۆ هەرێمی کوردستان و خەڵکەکەی. لەو بارەوە منسوور مروەتی ئەندامی سەکردایەتی حیزبی دموکراتی کوردستان حدەک بۆ زوومی گوت ئێمە بۆ پاراستنی بەرژەوەندەکانی هەرێم زۆر ئاساییە بە شێوەیەکی کاتی سازش لە مافەکانی خۆمان بکەین. لەبارەی بانگەشەی ئێرانی بۆ ڕێکەوتن لەسەر چۆڵکردنی کەمپەکانیان لە کۆیە، ئەو بەرپرسەی دیموکرات باسی لەوە کرد بە هیچ شێوەیەک هیچ بەرنامەیەک نییە بۆ چۆڵکردنی کەمپەکانی کۆیە و لە ڕێکەوتنەکانیش باس لەوە نەکراوە و چۆڵی ناکەن. ئەو جەختی کردەوە کە لە ڕێکەوتنی ئێران و عێراق باسی چۆڵکردنی کەمپەکان نەکراوە و بابەتی چەکداماڵینیش زیاتر بابەتێکی میدیاییە، چونکە ناکرێت پێشمەرگەکانی ئێمە بۆ بەرگری لە خۆشیان بێت چەکیان پێ نەبێت. وا دیارە لە دوانەکەی محەممەد شاح سوودانی سەرۆکوەزیرانی عێراقیش پشتگیری قسەکەی منسوور مروەتی دەکات کە دووپاتی کردەوە ئەوەی لە ڕێکەوتنەکە هەبووە جێبەجێیان کردووە و پێوەی پابند بوون. فواد حسێن وەزیری دەرەوەی عێراقیش کە چووە تاران هەمان پەیامی دووپات کردەوە.